لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی واشنتۆن پۆستدا بڵاوکراوەتەوە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووە کورد مافی خۆیەتی خاوەنی وڵاتێکی تایبەت بەخۆی بێت. قوبات تاڵەبانی نووسیوێتی لە سەروبەندی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستاندا کەوا بڕیارە ڕۆژی دووشەممە بەڕێوە بچێت هاوپەیمانەکانمان لەوانە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و نەتەوە یەکگرتووەکان بەردەوام داوامان لێ دەکەن واز لەو ڕیفراندۆمە بهێنین و دیسانەوە دانوستان لەگەڵ بەغدا دەست پێ بکەینەوە. ئێمە هەوڵەکانی ئەو دۆستانەمان بەرز دەنرخێنین، بەڵام کاتی ئەوە ژاتووە بیر لە زامنکردنی ئاسایش و پەرەسەندن و سەقامگیری خۆشمان بکەینەوە. هەرچەندە ڕێگەکە بە گوڵ نەچەنراوە، بەڵام سەرنجام بە سەربەخۆیی کۆتایی دێت. باشترین بژاردەش بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا دەبێت. بەڵێ ئێمە بژاردەیەکمان لە بەردەمدایە، یاوەتا سووربین لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم کە ڕەنگە کاردانەوەی توندی ئەو وڵاتانەی لێ بکەوێتەوە کە دژایەتی دەکەن، یا دەبێت بەڵێن و پێشنیارەکانی هاوپەیمانەکانمان قوبوڵ بکەین لە بەرامبەر دواخستنیدا. بەڵام ئێمەی کورد بە درێژایی مێژوو ئەزمونێکی بەژەنگ و ژارمان لەگەڵ پاشگەزبوونەوە لە بەڵێنەکاندا هەیە. هەر بۆیە بەلای ئێمەوە ڕوون نییە کە ئاخۆ دواخستنی ئەو پرسە لە بەرژەوەندی ئێمەدا یاخودنا. قوبات تاڵەبانی لە وتارەکەیدا ئاماژەی بەوەش کردووە هێشتا ئەڵتەرناتیڤێکی گونجاومان لەو بارەیەوە بۆ پێشنیاز نەکراوە. ئێمە هەڵسەنگاندنیشمان بۆ دەرەنجامە مەترسیدارەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمیش کردووە. لەو باوەڕەشدا نیم هیچ کەسێکی تر لە خۆمان زیاتر لەو مەترسیانە بە ئاگا بێت. هەندێک لە دۆستەکانمان داوای ئەوەمان لێ دەکەن وەک بەشێک لەو وڵاتە بمێنینەوە کە نەیتوانی لە بەرامبەر شاڵاوی تیرۆرستانی داعشدا بەرگری لە خاکەکەی بکات، وڵاتێک کە مامەڵەیەکی گونجاوی لەگەڵ سەرچاوەکانیدا نەکردووە و پشکی ئێمەی لە بودجەی گشتی بڕیوە. لە چەند ساڵی ڕابردوودا بەغدا لە ڕووی داراییەوە کوردستانی بە چۆکدادا کارێکی کرد، نەتوانین موچەی فەرمانبەر و ئەو پێشمەرگانەش بدەین کە بەرگری لە عێراق و سەرجەم جیانیش دەکەن لە دژی تیرۆرستانی داعش. قوبات تاڵەبانی ئاماژەی بەوەش کردووە بەڵێ دیموکراسیەکەی کوردستان بێخەوژ نییە، حکومەت و دامودەزگا و سەرکردە سیاسیەکانمان بێهەڵە و کەم و کورتی نین، بەڵام ئێمە پابەندین بە بنەماکانی خۆشگوزەرانی و شەفافیەت و لێپێچینەوە و لەسەر و ئەمانەشەوە پابەندین بە سەقامگیری و سەلامەتی ژیانی هاونیشتیمانیەکانمانەوە. ئێمە لە هەموو میلەتێکی تر زیاتر هەوڵی بنیادنانی دامودەزگاکانی خۆمانمانداوە. بانگێشتی ئێوەش دەکەین یارمەتیمان بدەن لە پتەوکردنی ئەو دامودەزگایانەدا، هانمان بدەن لەسەر بەرەو پێشبردننی دیموکراسی و مافەکانی مرۆڤ. ئێمە خاوەنی کۆمەڵگەیەکی کراوە و یەکتر قبولکەر و فرەین کە نەک هەرتەنیا پشتیوانمان لە سەرجەم پێگاتەکان کردووە، بگرە بەرگریشمان لێ کردوون. ئێمە بێ هیچ دوودڵی یەکپەیوەندیمان بە هاوپەیمانی نێودەوڵەتیەوە کرد بۆ ڕزگارکردنی مووسڵ لە چەنگی تیرۆرستانی داعش، بەرلەوەش دوودڵ نەبووین لە ڕوبەڕووبوونەوەی قاعیدە و سەدامیش. بەڵام خۆ ئێمە هێزێکی بەکرێگیراونین لە پێناو پارەدا شەڕ بکەین. ئێمە ژیانمان لە مەحەکدایە و استراتیژ و بەرژەوەندی تایبەت بە خۆمانمان هەیە. هەرگیز دوودڵ نەبووین لەکردنەوەی دەرگاکانمان بەڕووی ئاوارەکاندا، سەرەڕای کێشە ئابوووریەکانمان سەرباری هەموو ئەمانەش لەبری ئەوەی پاداشت و چاکەمان بدەنەوە وڵاتان یەکدەست لە دژی مافی چارەی خۆنووسینی ئێمە وەستاونەتەوە. ئێوە لەکوێ بوون کاتێک ڕوبەڕووی کۆمەڵکوژی کراینەوە و بە چەکی کیمیایی هێرشمانکرایە سەر و ساڵی 1970 لە گۆڕە بە کۆمەڵەکاندا نێژراین. پشتیوانیکردنی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ بەرگریکردن لە کوردستان لە کاتی شاڵاوەکانی داعشدا بەرز دەنرخێنین. ئێستاش کە ئەو پشتیوانیکردنە لە تایتەرازوودایە بەداخەوە ناچارین ئەو پەندە بڵێنەوە کە کورد لە شاخەکان زیاتر هیچ دۆستێکی تری نییە. بەڵێنی تەمومژاوی دەردی میلەتەکەی ئێمە تیمار ناکات. کاتی ئەوە هاتووە شەریکە نێودەوڵەتیەکانمان دەست بەکار بن بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو بۆ پرسی کورد لە عێراقدا و ئەوە بە میلەتەکەی ئێمە ڕەوا ببینن کە خۆیان هەیەنە و شایستەی ئێمەشە، ئەویش وڵاتێکی تایبەت بە خۆمانە.